ئەوەی ڕاستی بێت تا ئێرەش ئەگەر ئێمە چاو لە خۆپیشاندانانە بکەین بە باوەڕی من گۆڕانکاری زۆر گەورەی پێکەێناوە جیا لەوەی کە لە درێژەی خۆشیدا نامای هەر گۆڕانکاری دروستەکە بەڵام یەکەم شت دەتوانین ئەوە بڵێن کە بەردەوامی ئەم ناڕەزایەتی و ڕاپەڕینانەیە ئێمە گەر چاو لە ناڕەزایەتیەکانی پێشووتر لە ئێران بکەین هەر لە 12 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک ناڕەزایەتی بەردەوام بوون 1970 بوو بۆ ئەوەی کە ڕێی من کوو دەنگی من چی لێ هاتووە خەڵکات لەسەر شەقام و هەفتەیەک تەمەنی نەکرد 96 بوو 98 بوو 1400 بوو ناڕەزایەتیەکانی خوزستان بوو مانگرتنەکانی کوردستان لە ئەدامی فەرزادی کەمانگەرەوە لەگەڵ هاوڕێکانی لە تۆبارانی بارەگاکانی حزبی دموکرات و ئەدامی ڕامین و هاوڕێکانی هەمووی ئەوانە بە یەک ڕۆژ مانگرتنەکان تەواو بوو بەڵام ئەم سەفەرە کە تمشادەکەی ئێستا سەن لە کوردستان ئەم مانگرتن بووە بە سونەت تەنانەت پێویست ناکە حیزبەکان بەراخانی بدەن و داوای بکەن و ئەوانە خەڵک بۆ خۆیان مانگرت نەکەن ئەمە نیشانەی بەرەو پێشوونێک نیشان دەدات بێجگە لەوە ئێمە گەر چاولێکەین لە جیاواز لە کوردستان لە دەرەوەی کوردستان جاران دەرەوەی کوردستان بە دەنگی ئێمەوە نەداهاتن مانگرتمانەکرد کوردستان بە تەنیا بوو ئەو پەڕەکەی مەسەلەن نەزان کۆکانە خەڵکانێکی ئازادی خواز بوون بەڵام ئەو ڕۆکە سیستان و بەلوچستان بۆ خۆی ناوچەیەکی کێشە لەسەری گەورەیە لە ئاستی ئێراندا زانکۆکان ڕۆژانە دەکوڵێن خوێنگاکان هەمویان ئەتراز و ناڕەزایەتیە لە ئەوەی لە کەرج دەکرێت ئەوەی لە تاران دەکرێت هەر ئەوەیە کە لە سنە و لە مەهاباد و لە شوێنەکانی دیکە دەکرێت لە ناوەندە مەسەبیەکان نێوە تەماشا بکەن ئەو جێگایی کە پێگەی ئایدۆلۆژیای جمهوری ئیسلامیە قم مەشهەد کە ئەوان پیان وا بوو ئەگەر هەموو ئێرانی شتێکی بەسەربێ ئەو شارانە ناجوڵێن بۆیە بەو لە حازەوە بەردەوامبوونی وە سەر تاسەری بوونی بەو معنایی کە ئێران ئەمڕۆکە تێوەگلاوە لە مۆزوعەیە ئەمانە هەمووی دەستکەوتە ئەوڕۆکە ئەو درۆشمەی کە دەدرێت کوردستان زاهدان چەشم و چراغی ئیران جاران پیان وا بوو کوردستان تەجزیە تەڵەبە کوردستان جیای خوازە یا دروشمێکە لە کوردستانەوە سەرچاوی گرتووە لە ناڕەزایەتیەکانی سەقزەوە لەسەر گەڵکۆی ژینای عزیز کە خاکسباریان کرد ژیان ئازادی هەموو ئێرانی گرتوێتەوە نەتەنیا ئێران ئەمڕۆکە لە خاورمیانەدا ئەم دروشمە لە پاکستانەوە تاکوونێ تورکیە و هەتاکوون ئەو وڵاتانەی ترکە دیفاعکەن لە هەموو ئوروپا دەیڵێن لە پارلمانی ئوروپا ژنێک هەڵدەسێت قژی خۆی دەبڕێت هەڵبەتە قژ بڕین ڕێگاچارە نییە دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە لە شەقامەکانی ئوروپا و کەنەدا و ئەمریکا و شوێنەکانی دیکە و تەنان لە کۆنگرێسێکی محافزەکاری وەکو ئەمریکا کە بێزگە لە بەرژەوەندی خۆیان هیچی کایانە بەرچاونی بۆی ئەمەی کە دروست بووە ئەو تێکەڵپێکانەی کە لە خەباتی کوردستان و دەرەوەی کوردستان لە خەباتی ئێران و دەرەوەی ئێران و ناوچەکە دەنگی دنیا هاتووەتە پشتمان ئەمانە هەموو دەستکەوتە و ئەو شکانی ترس شکانی خۆف جاران خەڵک بە محافزەکاریەوە شتیشیان دەکرد ئەمڕۆکە محافزەکاری نییە بە کەسی ئەگەر بەشدار نەبێت لە ناڕازایەتیەکانە بەوە دەڵێن دەترسێ بەوە دەڵێن محافزەکارە ئەمانە هەموو دەستکەوتە بەدەست هاتووە بۆیە ئەم وەزیەتە ئەوەمان پێ دەڵێ کە دەستکەوتی زۆر بەدەست هاتووە بەڵام لە عینی حاڵیشدا دەبێ ئێمە انتظاری سەرکەوتنێکی چەند ڕۆژی و چەند هەفتەیمان نەبێ بەسەر دەوڵەتێکی داگیرکەی وەکو جمهوری ئیسلامیدا کە لە ناو خۆی ئەم وڵاتەدا لەم 43 ساڵەدا هەموو دەنگێکی ناڕازی سەرکوت کردووە هەموو ئازادی خوازیکی لەبین بکووە بێزگەل لەوە لە منتەقەکەدا تاروپۆی ترۆریزم و تاوانبارانی تەنیوێتەوە مشاکل ئەمڕۆ قسەلەوەی حەشتی شعبی و حزب الله لوبنان و حزب الله عێراق هاتوون سەرکوتی خەڵکی ئێران ساڵهای جمهوری ئیسلامی پارە لەوانەدا سەرفەکە هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە ئەم کێشە و ململانەیانە باوەڕی من بەردەوام دەبێت درێژەی دەبێت و ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتوون وردە بەشێکی تەسبی دەبێت هەر دوێنێکە چەندانە پەیام مسز لە تارانەوە ناردبوویان دەڵێن لە تەنیا میترۆکان نییە لە زۆر شوێنی تاران ئەمڕۆکە کچی جوان حجابی پێوە نییە ئەوڕۆ ئەوەی لە ئێرانە خەریکە دەبێت بە تاوان حجاب و ئەوە نییە بەڵکو مندیلی مەلایە خۆتان لە فیلمەکانە لە شوێنەکانە دەیبینین کە هەر کچێکی گەنجە و بەلای مەلایە کە دەڕات و مندیلەکەی ئەوە تعڕۆزکردنە سەر
پایەکانی ئیستبدادی جمهوری ئیسلامی دەزانی لەوانەیە ئێستا ئێمە بەیانیەیەکی نووسراومان لە بەردەستدا نەبێت کە بڵێن بەپێی ئەم بەیانیە خەڵکە دەسێدا دەڕاتە پێشەوە بەڵام ڕەوتی ڕووداوەکان بۆ منطقی خەباتی جەماوەری ئەوەمان پێ دەڵێت کە ئەم خەباتە سازماندراوە ئێوە تماشا بکەن مەسەڵەن بڕێکشت خەریکە دەبێ بە سونەت بەبێ ئەوەی نووسرا بێت کەسێک گیانی بەختەکات چلەی دەچێت چلە بۆ گیان بەخت کردووەکان لە ژینا و دەستی پێ کردووە لە پیرانشار دەگیرێ لە تاران دەگیرێ لە سنە دەگیرێ لە مەریوان دەگیرێ لە دەرەوەی کوردستان و شوێنەکان دیکە ئەمە منشورێکی نەنووسراوە بەڵام هەموو کەس دێ دەزانێت کە ئەمڕۆکە ڕۆژی چلەی فلان گیان بەخت کردووە زمانی شای ژوا بوو ئاوا ئەو خەباتانە دەستی پێ دەکرد یا دروشمێکی هاوبەش کە ئەمڕۆکە ئەنواعی دروشمی تریان هێنا مردمی هەن نازانم چی دروشمێکی کۆنەپەرستانە کە بەرەی ڕاست و کۆنەپەرستی ناو کۆمەلگا هێنای لە بەرابەری ژن ژیان ئازادیدا بەڵام کەس قبوڵی نەکرد یەکجێ هەمووی ئەو دروشمانە دەدرێتەوە ئازادی لە هەموو جێگایەکە دەوترێتەوە ئەمانە ئەمەمان پێنیشان دەدات کە ئەو خەباتە هەم سەری هەیە هەم ناوەرۆکی هەیە هەم دروشمەکانی هەیە و ئەوە دڵخۆشیە بۆ ئەوەی کە ئەم خەباتەمان بێسەر نییە ڕاستە بە عینوانی ئەوەی کە مەسەلەن بڵێن کەسێک ئەو فەرمانە ناڕەحبەرێک نییە بۆ پێما بێ ئەوە نقطە زعف نییە متەقوەتە ئەو نەوع ڕەحبەر سازیانەی کە لە 50 ئێرانە 79 کرا نەبێ باشترە بەڵام خودی ئەو بزوتنەوەیە باوەڕی من هەم سەری هەیە هەم دەزانێ بەرەوکوێ خەریکن هدایەتی دەکەن بەڵام هێستا ئاستی یەکگرتوویەکە ئاستی ئەو فەراخانانەی کە دەدرێ مەسەلەن گەنجەکانی تاران ئەمڕۆکە وەرنە سەر شەقام خەڵک جوابیان دەداتەوە لە شارەکانی کوردستانە جواب وەردەگرنەوە داوای ئەترازێک دەکەن ئەوە نیشانی دەدات کە سازمان هەیە ڕێکخراو هەیە و معلومە ئەو حیزبانێکی کە ساڵهای ساڵە لە کوردستانیشا کار دەکەن ڕێخستنەکانیان تەشکیلاتەکانیان ئەم خەبات و چالاکیانە هەم فعال هەم بەشدارن تا جێگایی بە بۆچی ئەم دروشمە بوو بە دەلیلی ئەوەی کە ئەو سێدانە داواکاری هەرسێکی لە ئێرانە 43 ساڵە سەرکوتەکرێت ژن بە عنوانی نیوەی ئەو کۆمەلگایە لە توولی دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا مێخی ئیستبدادی ئاینی لەسەر سەری ژناندرا پێش هەموو کەسێک ژن نێردرایە ماڵەوە ژن کرا بە دیل کرا بە بەردە بە حجاب و مەقنعی ئیسلامی پیان وت کە تۆ حەقی هیچ شتێکن نییە مافی تەنانەت منداڵی کە 9 مانگ لەسچیا ڕای دەگری لیان وەرگرتەوە حەقی تەلاقی نییە خۆتان دەزانن کە چ وەزعێک بۆ ژنان لەو کۆمەلگای ئێراندا هەیە ئەو ڕۆژانە من گوێم لە کەسێک بوو لە ئێرانەوە مامۆستایکی زانکۆ بوو ئاماری دەدا 42 ملیۆن نفوزی ئێران ژنە لەم 42 ملیۆنە 13% لە کار و لە ئەموراتی ئەو کۆمەلگایەدا بەشدارە بەشی هەرە زۆری بێکاری لەوانە لە کاتێکدا بەشی هەرە زۆری تەحسیڵکردێش لەوانە یعنی ئەوە بەشێکی ئەوەیە کە نیوەی ئەم کۆمەلگاواتە 42% ستەمی لێکراوە ژیان ینی خۆشگوزەرانی ینی ئەمنیەت ینی داهاتوویەکی ڕۆشن ینی ئەوەی کە کەس تەداخل لە ژیانی خەڵکان نەکات ئەوەش لە ئێرانە نییە بێزگە لەوە ئازادی شتێکە کە لە کۆمەلگای ئێراندا دەبێت بگەڕی بە چرا لایت بگەڕی بە شوێنیدا کە لەکوێ ئازادی هەیە مەگەر ئەوەی کە لە ناو ماڵەکانە خەڵک لە ژیانی خۆیانە دابینیان کردوێ لە ناو زانکۆکانە بە هیمەتی خەڵک هیچ کام لەمانە نییە بۆیە ئەم دروشمانە ئەمڕۆکە واتایەکی دوا ڕۆژیش دەگەێنی هەر دروشمێک بۆ ئێستا نییە کۆمەلگایە کە ژن تێدا ئازاد بێ ئازادی تێدا هەیە کۆمەلگایە کە ئازادی تێدا ببێ ژنیش تێدا ئازادە پیاویش تێدا ئازادە و پێمانوانە بێ ئەو پیاوانی کە ئێستا لە ئێران زۆر ئازادن قسم لە کۆمەڵێک پیاوی چاوچنۆکی بەشێک لە دەسەڵات نییە کە ئەوانە تەپان ئازادی بۆ ئەوانە هەیە بەڵام ئەو پیاوانەی تریش کە خۆیان فرۆشتووە ئازادیکی شکلیە ئەو شتێکی تر لەو بابەتەوەنی وە ژیانێکیش بۆ معناهەیە حتا ئەوان بۆ خۆشیان کە ئەمنیەتیان نییە دەبێت لە سیارەی زدی گولولەیە بن بە سەدان کەس پاسەوانیان لێ بکە ئەوە چنەوە ئازادیەکە بۆ ئەوانشی بۆ ئەمە ئەمانت لەسەر ئەو دروشمەش بەڕاستی خودی و دروشمە مێژووی هەیە بەڵام دواتر لایەن بەڕێز ئۆزالانەوە فۆرمۆلە کراوە هاتووە ئێمە وەختی خۆی هەر شعاری زەن ژن بەرابەری ئەوانە بارها و بارها مەسەلەن بۆ ئێمە خۆمان تومانە ئەوەڵایەن بووین کە ژنمان لە ئاستی کۆمەڵایەتیدا هێناوەتە بواری خەباتی چەکداریەوە ئەوە خۆ پێش ئەو دروشمەشەکە ئۆزالەن فۆرمۆلەی بکاتیا کەسی دیکە بێڵێتەوە ئەوانە بۆ یەکانێ من پێم وابێ ئێستا وەختی ئەوە نیە لەسەر دروشمەکان بەڵام تەبعاً ئەوە نایش کەسێکی بڵێ ئەوە مەسەلەن لە شعری فڵان شاعرایە و ئەوە فڵان حیزب لە فڵان شوێناوتوێتی خۆ هەر شتێک مرشی لایەنێکی پێوەیە ئەمە هیچ
تعسبێکمان بەوە نییە کە ئێمە فۆرمولەمان نەکردووە کەسێکی کە فۆرمولەی کردووە نەیڵێنەوە بە خااتری ئەوەی کە کەسێکی کەوتێتی ئەمانە بە باوەڕین بەشێکێتە نەوەی ئەو پاوانخوازی حزبی بەداخەوە ئەم ئەقلیەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ناو حزبی کوردیدا ئەوە زۆر بەرچاو و ئەمە بە زەرەرە ئەمە زەرەر دەگەێنێ ئێستا ئێمە احتیاجمان بە اتحاد هەیە هەر کەسێکە و درۆژبێ و توێ دەستی خۆش بێت حزبێکی تر دەڵێ ئەوە لە شعری فلان شاعرا هەیە کە ئەیوە نەوتراوە تاکوونی ئێستا بالاخره بەڵام درۆژمێک کە ببێ بە کۆمەڵایەتی مهم ئەو هێزە ئیجتماعیە کە دەی بزوێنێ مهم ئەوە نیە خۆ درۆژمە پێشتریش بووە لە شوێنەکانی کەی بۆچی ئەو مۆقعەتەی پەیدا نەکرد خۆ لە باکووریشا خۆ لە ڕۆژاوای شابوو ئەی بۆ ئەو مۆقعەتەی پەیدا نەکرد ئێستا بە حکمی بزوتنەوەیکی کۆمەڵایەتی ئەو مۆقعەتەی پێدا ئەمە دەبێت ئەوە بەلامانەوە مهم بێت تاکوونێ لەسەر درۆژمەکان شەڕ بکەیت دەزانی لە هێندێک لەو خەباتی کە چووە پێشەوە تەوان هاوکاری بووە مەسەلەن بۆ نمونە مانگرتنەکان کە لە ماوەیەکی کورتدا دووسێدانە مانگرتن ڕاگەیەندرا ئەوە نکۆڵی لێ ناکرێت کە بە هاوکاری حیزبەکان بووە ئێمە جزوی ناوەندی هاوکاری حیزبەکان نین یا مەسەلەن لەگەڵ لایەنەکانی دیکە ناوەندێکی هاوکاری جیاوازمان نییە بەڵام یەکێک لەو لایەنانە بووین کە هەوێنی هاوکاری لایەنەکانی تر بووین مەسەلەن ئەو ناوەندی هاوکاریە لەگەڵ پژاکە پەیوەندێکی ئەو تویان نییە بۆ هاوکاریکردن بەڵام ئێمە لەگەڵ ئەوانە بە تەوافق گەیشتوین بە پێچەوانی نوێک بە باوەڕی من تاوانخوازی کە لەلایەن ئەو ناوەندەوە هەیە و بەتایبەت لەلایەن خودی حیزبی دموکراتیشەوە هەیە کە حتا ناوی هاوکارەکانی خۆیان لە ناوەندا ناهێنن هەرچی هەیە مەسەلەن وتەبێژی ئەو حیزبە قسە دەکات هەر دەڵێ حیزبی دموکرات لە سوورەتێکا دوو لایەنی دیکەی بە ناوی کۆمەڵی زەحمەت کێشان و کۆمەڵی شۆڕەژێر لەگەڵ ئەوان لە ناوەندان ناویان ناهێنن ئەمە شێوەیەکی باش نییە لەو خەباتە سیاسیکەیە بەڵام ئەو دوومانگرتنە ئێمە و ئەوان لەسەر ڕۆژەکانی لەسەر کاتەکەی لەسەر ئەوانە ڕێکەوتوین دواتر لەگەڵ پژاک لەگەڵ حزبی کۆمونیستی کرێکاری ئێران لەگەڵ ڕای کاریگەر لەگەڵ بەشێ لە چەپەکانە ئێمە پردی ئەو پەیوەندیە بووین کۆمەڵە پردی ئەو پەیوەندیە بووە ئەوانیش کەسانێکی دیکە پێیان نزیک بووە بۆیکانێ ئەو نەوع خەباتانە بە هاوبەشی کراوە کەسێک بڵێ من کردوم و ئێمە ڕامانگەیان ئەوە حقیقەتی تیانە ڕازگۆیانەش نییە نسبەت بەو مێژووە تاو جێگای بۆ هاوکاریان دەگەێت تاو جێگای بەناوە دەگەڕێتەوە بە نسبەتی ناو هاوکاری لە بینی هەموو لایەنەکانە هەیە لەو خەباتەدا چونکە لەوێ دژمنەکە مشتەرەکە زۆر شتەکە بە قولی فارسیاڵێ مەلموسە شتەکە زۆر عینیە شتەکە دەبینن ئەوان کە مەسەلەن هێزێک دێت تەقەدەکە لە خەڵک خۆناڵێ من ئەوە لایەنگری کۆمەڵە خەیلەکەم لە دموکراتی ناکەم لە دموکراتی دەکەم لە پژاکی ناکەم لە پژاکی دەکەم لە مەسەلەن کۆمونیستی کرێکاری وان نییە ئەوان شەلم کوێرم ناپارێزم تەقاکەن لەو خەڵکە بۆیەکانێ ڕۆحی یەکگرتووی لە ناوە بەبێ ئەوەی کەس ڕایگەیاند بێ کە لە ناوە چی بکەین ڕاگەیاندنێکی هاوبەشمان بۆ ناوەدا بێ بەڵام ئەم ڕۆحی هاوکاریە لە ناوە پێش بە سەرکوتکەرانی کۆماری ئیسلامی هەیە وەکو لایەنەکان ئەرزم کردی کە هاوکاری هەیە بەڵام دانیشت بێتین لەسەر ئەوانە قسەیەکی کۆتایی کرابێت ئەوە باوەڕی من ئێستا کوێ ئەوە گەڵاڵە نەبووە ئێمە حەولمانداوە بۆ ئەوەی کە ئەو هاوکاری و ئەو دانیشتانە ببێ بەڵام بازم دەڵێم ئەو ڕۆحی پاوانخوازیە ئەو ڕۆحی منکردنە و حیزبەکەی من تا ئێستەکانی بەری ئەو نەوع هاوکاریانەی بۆ دوا ڕۆژیش گرتووە کە ئێمە ئەگەرچی پرۆژەمان لەگەڵ هەرکام لە لایەنەکانی دیکەدا ئاڵوگۆڕ کردووە ئەو دیدارانە تەبعاً تازە نەبوون چەندین جار هەم لەگەڵ پژاک دیدارمان بووە هەم لەگەڵ دوای کۆنگرێ هەژدەی کۆمەڵە تقریبان هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانمان بینیەوە لێرە تەنانەت بە یەکێتی و پارتی و گۆڕان و حیزبەکانی دیکەیشەوە باسەکانی کۆنگرێ خۆمانمان بۆ باسکردن باسەکانی هەلومەرجی سیاسی ئەوانەمان باس کرد و ئەو ڕۆکە دوای ئەم ڕاپەڕینانە مەسئلەی هاوکاریکردن و نزیکایەتی بینی حیزبەکانی کوردستان لە هەموو کە زیاتر بووە بە ڕۆژەف بووە بە ئەمر بۆ بە ئەمرێکی واقع مەسەلەکە بەشێکی مەربوطە بێتەوە بەم خەبات و ناڕەزاتیانە چۆن تێپەڕیکەین چۆن بە سەرکەوتنی بگەێنین چۆن خەڵک زەرری تێدا نەبینێت و دەستکەوت بەدەستبێنێت بەشێکی ئەوەیە بەشێکی لە نەزەر ئێمە دوا ڕۆژیشە ئێمە لایەنێک نین کە فەقەت لە فکری ئەوە دابین کە دەسەڵات لە بین بەرین حکوومەتی ئیسلامی بڕوخێ بیریش لەوە دەکەین دوای حکوومەتی ئیسلامی چی بێ ئەزمموی هەفتاونە ئەوەمان پێ دەڵێت ئێمە بەبێ بەرچاوڕوونی لە خەباتی دوا ڕۆژمان لەوەی کە لە دوا ڕۆژە چی بقەومێ ئێستش ئەگەر کارێ بکەین قازانجەکەی چێتە گیرفانی خەڵکی دیکەوە ئەوە نکتەیەکی مهمە بەلای ئێمە بۆ خاڵێکی تری مهم ئەوەیە کە کوردستان ئەگەر لە ئێستەوە ڕێگاچارەی بۆ نەدۆزینەوە
ئەگەر لە ئێستەوە تەفاهم دروست نەبێ بە حکمی ئەوەی چەکی تێدایە بە حکمی ئەوەی حزبی جێکەوتوی تێدایە و هێزیان هەیە دەبێ بە گۆمی خوێن یەکێ لەو ڕێکارانەی کە کۆمەڵە حەولی بۆدا ئەوەیە کە لە دوڕۆژی کوردستانە هیچ کەسێک دەست بۆ چەک نەبا ئەزمموی شەڕی کوردستانی عێراق لە بینی هێزەکانە دووپات نەبێتەوە ئەزمموی شەڕی پەکەکە و هێزەکانی ئێرە تێکرار نەبێتەوە ئەزمموی شەڕی حزبی دموکرات لە دژی کۆمەڵە لە کوردستانی ئێرانە دووپات نەبێتەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بێزگە لەوە مەسئلەی دەسەڵاتدارەتی خەڵک و جەماوەر حزبەکان نابێ و ناتوانن جەماوەری خەڵک لە سەحنەی سیاسیدا بە ناوی ئەوەی کە من مێژوویکی یەکێ بڵێ هەفتام هەیە یەکێ بڵێ پەنجام هەیە یەکێ بڵێ بیستم هەیە و یەکێ بڵێ فلان بەشی کوردستانم پێ یەکێکی تر بڵێ ئەو سنەتەم هەیە بەوانە دەسەڵات لە خەڵک وەربگرینەوە بۆ ئێمە ئەوە زۆر گرنگە دەسەڵات ئەمری خەڵکە خەڵکی کوردستان ڕێی بە هەچ یەکدا لە ڕفراندۆمە لە هەڵبژاردنە دەبێت ئێمە حیزبەکان ملکەچی ئەوانە ببن ئەگەر لە ئێستەوە بەری پێ نەگرین بەڵێ ئەوەی کێ لە ئەگەرەکانە بەڵام ئەگەر لە ئێستەوە ئەوە ببێ بە مانیفێستێک ببێ بە بەیانیەیەک ببێ بە خاڵێکی ڕاگەیەندرا و نەک فقط حیزبەکان بەڵکو بە سەدان تێکۆشەر و چالاکی سیاسی هەن لە دەرەوەی وڵاتن کەسی بە ئەزمونن کەسی توانا و لێهاتوون ئەوانش بەشدار بنەوانەدا ینی ئێمە دەبێت کارێ بکەین کە سبحینی ئەو تەزمینە بدرێ ئێمە بە نسبەتی خۆمان وەکو کۆمەڵە حازرین ئەو تەزمینە بدەین هێزی پێشمەرگەمان بۆ شەڕی ناوخۆی بەکارنهێنی هێزی پێشمەرگەمان لە خزمەتی شوراکانە بەڵێ باسکراوە لەگەڵ پێژاکیش کردومانە لەگەڵ ناوەندی هاوکاری کردومانە لەگەڵ حزبەکانی دیکە کردومانە هەر کەسێک بۆ چوونی خۆی هەیە لەم بابەتەوە تا ئێستا بە تەفاوم نەگەیشتوین تا ئێستا بەوە نەگەیشتوین کە کۆدەیگیەک ببێ کە گشتمان دانیشین لەسەر مێزێکی مزاکرە ئەمانە ئیمزا بکەین هەرکەس بیانێکیان بەربەستی بەشێکی پەیوەندی بە کێشایکی کۆنەوە هەیە بەشێکی پەیوەندی بە جەمسەرگیری هەیەکەوە هەیە بە باوەڕی من لە کوردستانە هەیە ئێمە بمانەوێ نەمانوێت نەوە جەمسەرگیری هەیە ئێمە خۆمان هیچ کەم لەو جەمسەرگیریانە نازانین بەڕاستی هەر بۆ یەکانەیشە مەسەلەن ئەو پەیوەندیەکە لەگەڵ پژاکەمانە هەر و پەیوەندیشمان لەگەڵ ناوەندی هاوکاری هەیە لەگەڵ چەپەکانی ئێرانی هەیە لەگەڵ حیزبەکانی مەگەر ئەو جەرەیاناتی کە مەسەلەن هاوکاری حکوومەتەکان بوون ئەوە بۆ ئێمە خەتی سوورە یا مەسەلەن هاوکاریان لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت کردووە هێزی ئەداگیرکەری ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت بێن ئەوانە جوزی ئەو شتانەیە کە دەبێت لەو بەیانیە یا ئەو مانیفێستەی کەوتن دەبێت ئەمەی تێدا بێت کە ئەوە قەدەغە بێ لە کێشەی ناو خۆمانە بۆچی دەوڵەتێکی دەبێتە داخل بکە ئەخر دەوڵەتانە مەگەر کوردستان تورکیە نبینین کە چی دەکەن مەگەر ئێستا ئێران نبینین کە چی دەکەن ئەگەر ئێران دێ لە کوردستانی باشوورە دەخاڵەتەکە بە خااتری ئەوە نییە کە چاویلایەنێک ڕەشە بە خااتریەوەی بەرژەوەندی خۆی تدا تاقیبەکە من پێما بێ هەر بەشێک تایبەتمەندی خۆی هەیە دەبێت بە تایبەتمەندیەکانی خۆیانەوە هەڵخڕێ مەسەلەن ئێمە ئەزمموی ئێرە چاوێ بکەین ئەزمموی ئێرە ئەزمموی ڕاپەڕینە ڕاپەڕین ئەزممونێکی زۆر باشە بەڵام دوای ئەو ڕاپەڕینە چی لێ هاات ئەوە مۆزوعێکی دیکەیە دەبێت بەڵام بۆکو ئیدارە ئەگەر ئیدارە یا فۆرم بە قەولی جەنابتان باسیکەین من لام وای ئەزمموی ڕۆژاوە سەرکەوتو بووە ئەنی ئەزممونێک کە تێیدا دەسەڵات بەدەست جەماوەرەوە بێ ئەزممونێک کە تێیدا ژن لەگەڵ پیا و نەتەنیا کەمتر نەبێ بەڵکو لە هەموو ئوموراتی ئیداری و حیزبی و ئەوەدا وەکو یەک وابن ئەزممونێکە حقوقی کارمەندێک حقوقی بەڕێوەبەرێک لە ناوی ئەوە دەفتەری سیاسیە ئەوە خەباتی کۆنی هەیە ئەوە حیزب ئەوانە وەکو یەک وابێ ئەوانە خوب ئەزممونێکی سەرکەوتووە ئێمە ساڵی 1950 لە ڕۆژهەڵاتە بەشێ لەوانەمان کردووە دەسەڵاتی شورایی ئەزممونێکی زۆر کۆنترە ئەوەی کە لە ڕۆژ ئاوایە کرا بەشێکی لەو ئەزممونە وەرگیراوە بنکەکانی شاری سنە بەشێکی هەر لەو خۆ بەڕێوەبەرایەتی و مدیریەتە بووە کە لەوێ دەرسی لێ وەرگیراوە ئێمەش خۆی لە کۆمۆنی پاریز وەرگیراوە لە ئینقلابی ئۆکتۆبر وەرگیراوە لە شۆڕشایەکی دیکەی ئەڵمانیا و ئیتالیا و ئیسپانیا و وڵاتانی دیکەی جیهانی وەرگیرا بەشەر ئەزممون وەردەگرێ و منتەقلیشی دەکات بۆی ئەوانە هیچ کامێکی ئبتکارێک نییە خۆ مەسەلەن کەس پێمانوانە بێ ئەوەی کە ئەمە زمونە ئەو فۆرمە ئەتوانێت بۆ وەڵام دەرەوەی خواستەکانی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان بێت زۆر چاکەتوانێت بێ و تەجربەی من ئەرزم کردی ساڵەکانی 58 و 59 پێمان دەڵێت کە ئەزممونە سەرکەوتوو بووە لەو جێگایانەی کە ئەوە بۆ زۆر سەرکەوتوو بۆ لەو جێگای کە نەبووە خراپ بوو من پێما بێ یەکێ لە گەورەترین گەرنتیەکان یەکێ لە گەورەترین دەستکەوتەکان و دوا ڕۆژی خەباتی خەڵکی کوردستان ئەو هاوکاری و هاودڵیە کە ئێستا شکری گرتووە
ئەو دروشمە هاوبەشەیەکە لە زانکۆکانە لە شەقامەکانە لە ناڕەزایەتیەکانە ژن گیان ئازادی دەوترێتەوە و ئێمە دەبێت زۆرترین سەرمایه‌گوزاریمان لەسەر ئەوە بێت بۆ مەسئلەی نەتەوەیی چاوی لێ بکەین مەسەلەن سپاینە کوردستان بچێتە ڕێفراندۆمێکەوە چارەنووسی خۆی دیاری بکە لەگەڵ ئێران دەبێ یان نابێت لەوە بگرە لەوە لەگەڵ دەسەڵاتێکی دیموکراتیک بێتە سەرکار لەوە کەسێکە مەسەلەن تەنانەت باوەڕی بە فیدرالیزم هەیە بۆ فیدرالیزمەکەی ئەو لەوە کە حکوومەتێکی دیموکراتیک بێت کە هەموو مافەکانی خەڵکی کوردستان بە ڕسمێت بناسێ بەبێ جیابوونەوە بەبێ هیچ کێشەیەکە بێتە پێشەوە ئێمە پێویستمان بەو دەنگە چەند ملیۆنی هەیە لە ئێرانە بەبێ ئەوە کوردستان هەر ئەو بەڵای بەسەردێک کە لێرە بەسەری هات هەر ئەوەی بەسەردی ئەگەر گەرانتیەکەی لەلایەن مەسەلەن زلهێزەکانەوە لە ڕۆژاوایە نەکرێ دووبارە ئاسەد و تورکی و ئەوانە چی بەسەردێنن بەڵام ئێمە دەبێت ئەگەر ئەو گەرانتیەمان لە خەڵکەکەی ئێران ببێ دوا ڕۆژمان ڕۆشنە ئەگەر ئەو گەرانتیەمان نەبێت من تەردیدم نییە لەوەی کە دووبارە کوردستان پێشێل دەکرێتەوە بەلوچستان پێشێل دەکرێتەوە مافەکانمان نەکرێتە ژێر پێ بۆ یەکانێ بە هەر میزانێک ئێمە ئەو تێکەڵیەمان بێ بە هەر میزانێ بەری ڕۆحێکی پاوانخوازانەی ناسیۆنالیستی بگرین کە خەریکە تەفرەقە دروستەکات کێشە دروستەکات و نامەسئولانە خەریکە دەجوڵێتەوە لەگەڵ شوێنەکانی دیکە ئەوە ڕەمزی سەرکەوتنمانە ڕەمزی دەستکەوتەکانمان دەبێت ئەوە بپارێزین ئەوە ئەم دەورەیە زۆر گرنگەوە بە نسبەتی هەموو بزودنەوەکانی پێشووتر و بە نسبەتی کوردستانەکانی کە چاوی لەکەین ئەم دەورە پڕەنگتر لە هەموو کاتێک دروست بووە و کەس نابێت لەسەر تێکدانی ئەو پەیوەندی و هاوکاریە ئیش بکات تاو جێگایی کە بە ئەم خەبات و ناڕەزایەتی ئەمە 58 کە کۆماری ئیسلامی 57 هەر سەرکار و 58 کە بڕیاری جیهاد درا هەر ئەو کاتە بڕیاری جیهادەکە ئەوە بوو کە ئەمانە سەر بە عێراقن سەر بە پانیزبانن سەر بە وەیسین سەر بە نازانم فڵان بەرپرسی ئەرتشی پێشون و ئەوان ئەو شتێکی تازە نییە ئێستا باسی عێراق نەماوە خۆ ناکرێ بڵێن سەر بەوانین دەبێت ئەم بزوتنەوەی ئەم حرەکەتە ئەم ناڕەزایەتیانە متهامکەن بە جێگایەک ئەوە منتەقی هەموو دیکتاتۆرەکانیشە تەنیا جمهوری ئیسلامی نییە دیکتاتۆر تا ئەو کاتێکی بێخەنە قەبرەکەەوە پێی وایە بەرحەقە پێی وایە ئەوە خەڵکی دیکەن جێگا و پێگەی ئەو تەشخیص ناکەن پێی وایە ئەوە دەستی دەرەکیە خەریکە ئەو دەڕوخێنێ بابە خەڵک نانی نییە لە ئێرانە خەڵک ئاوی نییە خەڵکی ژیانی نییە منداڵی 6 مانگی 6 ساڵ و 7 ساڵیان لە مەریوانە داوتە بەرتەقە و گیانی بەخت کردووە ئەمە چ پەیوەندیکی بە ئەمریکا و بەکوێوانەوە هەیە بۆ یەکانێ ئەوە ئەو منتەقەیەکە کە دەیەوێت لە واقعدا حقیقەتەکان لە خۆی دوور خاتەوە دەستی دەرەکی تێبێن ئەوە یەک تاو جێگایی بە هێزی دەرەکیش دەگەڕێتەوە ئەوان لە هەموو جێگایەکە ئەمریکا و زلهێزەکان دەیانێت بەرژەوەندی خوان پارێزی ئێمەش بەرژەوەندی خۆمان هەیە خەڵکی کورد خەڵکی ئێران خەڵکی بلوز بەعام هەموو ئەو خەڵکانە بەرژەوەندی تایبەتی خۆیانیان هەیە وی بەرژەوەندی ئێمە و تەجربەی نیشانی داوە لەو جێگایانەی کە ئەمریکا تداخلی تێدا کردو نەتیجەی باشمان وەرنەگرتووە سووریە تمەشا بکەن عێراق تمەشا بکەن ئەفغانستان تمەشا بکەن لیبی تمەشا بکەن یەمەن تمەشا بکەن بەڵام لەو جێگایانەی کە خەڵک خۆیان کردویانە مثلەن وڵاتێکی وەکو تونس چاو لێ بکەن بۆچی تونس نەکەوتە ڕەوتی ئەو ڕووداوی شەڕی ناوخۆی ئەوانە وەکانن بە منتەقی خەباتی جەماوەریکە وێ بەو لە حازەوە من پێم وابێ ئەوەی کە ئەوان دەستێوەردن تەبیعیە بەڵام ناتەبیعی ئەوەیە کە ئەحزاب و هێزەکان و دەسەڵاتێک کە بێ بچێتە خزمەتی بەرژەوەندی ئەوان ئەوە ناتەبیعیە ئەوە دەبێ بەری پێ بگرین هێنا ئەوان حەولە دەن پیان بکرێ کودەتاکەن لە زۆر جێگا کردویانە بۆیان بکرێ دەست نیشاندەی خۆیان دێن ئەوەیشی کە ئەوان بە نسبەتی ئەم خەباتەوە مثلەن تەداخل بکەن یانکەن لە بەشێکی ڕەئی ناوخۆی ئەو وڵات هەیە وەختێ لە وڵاتێکی وەکو ئاڵمان 100,000 کەس دێتە سەر شەقامەوە حزبی دەسەڵاتدار ناتوانێت ئەوە لە نەزەران نەبێت ناتوانێت 2 ملیۆن دەنگدەری کورد و ئێرانی لە انتخاباتی دوا ڕۆژی خۆیان لە نەزەر نەگرێت ئەوە فشاری شەقامە ئەڵمانیا کە تاکوونە دوێنێکە متحدترین کەسی ئێران بووە لە ئوروپایە هێناوەتە دەنگ و ڕفتاری تونتر لە هەمویان لە خۆی نیشانەدا ئەبێ ئەوانە لە بەرچاو بگرین و ئەوانە تەسیری هەیە لەسەر دەنگی ئەم حیزبانە بۆی بایدێنیش ئەوەی بیستووە ڕۆژێک دەوێت دەیڕوخێنین لە 30 سانی پێ ناچێت دەڵێ ناخەڵکی ئێران بخوان دەیڕوخێن ئەم پشتیوانی دەکەیت ئەوەیە کە ئەوان ناتوانن نسبەت بە شەقام هەر ئێستەیەکی لەو شتانەی کە قسە لەسەر بایدێن هەیە کە لەو هەڵبژاردننی میان دەورەیەدا بیدۆڕێنێ بە کۆماری خوازەکان مەسئلەی ئێرانە مەسئلەی ئوکراینە مەسئلەی سیاسەتی دەرەکیە نسبەت بە مافی مرۆڤ و هەمووی ئەو شتان مناڵم خۆ کۆماری خوازەکان لەوان باشترن بەڵام کێشمەکێشی خۆیانە بۆ دەنگدەر ئەوانە گرنگە تاو جێگای بە ئەو خەباتە من دەڵێم هەڵسوڕاوان تێکۆشەران
ڕاهبەرانی محەلی لێدەرەکان ئەوانەی کە ئەم خەباتیان بەدەستەوە دەبێ هەر جارێک و لەم خەباتە ئەرزیابی بکەن دەبێ خاڵ لاوازەکانی ببینینەوە خاڵا بەهێزەکانی ببینینەوە بەهێزترین خاڵەکانی ئەوەیە کە هەرچی زیاتر جەماوەری بێتەوە لاوازترین خاڵیژەوەیە کە هەرچی زیاتر مەحدود و کەم و بە کۆمەڵێک تێکۆشەری گیانفدای شۆڕەژێری نەترسەوە محدود بێتەوە بۆ تعدادە ئەو لای ئەگەر نقطە قووەتە ئەم لای نقطە زعفمانە ئەوە خاڵێکی تر ئەوەیە کە ئەم خەباتانە لە محدودەی شارێک و ئوستانێک وانەدا نەمێنێتەوە هەر ئێستا مەسەلەن دوێنێکە مەریوان کە دەمانزانی دێتە سەر شەقام هەغوا بوو لە هەموو شارەکانی کوردستان پشتیوانی لێ بکرایە بەری ئەو هێزە بگیرایە هەر لەسنەوە بربەستیاندا بنایەت نەگەیشتاتە مەریوان بۆ سەرکوت بۆ ئەو جەنایەتانی دەبوو بیکات و ئەوانە ئەوە بە نسبەتی ناخۆی کوردستانە خاڵێکی تر ئەوەیە کە ئەم بزوتنەوەی ئێمە هەرچی زیاتر لەگەڵ ئێران تێکەڵ بێ هەرچی زیاتر لەگەڵ بزوتنەوەی سەرتاسەری تێکەڵ بێ نقطە قووەتمانە بە هەر میزانێ لەوێ دا ببڕین بە زەرەرمان تەواو بێ بەری ئەو تەبلیغاتی جمهوری ئیسلامی دەبێت سەدکەین کە ئەم هێزە ئەم خەڵکی کوردستان لە دەرەوە خەریکن هێز وەرەگرن هێزەکان خەریکن ئەوە بە چەق و چۆڵ دەنێرن فلان دەکەن چی دەکەن متهمیان کەن بە دەرەوەی مەرزەکان ئەوەی ئەو خاڵێ تاو جێگایی بە دروشمەکانیشی دەگەڕێتەوە ئەو دروشمانە تاو دروشمانەی کە خەڵک کۆ دەکاتەوە ئەو دروشمانەی کە هێز کۆکاتەوە ئەوانە گرینگە بێزگەلەوە دەبێت ئێمە وریابین بەرەو تونند تیژی بردن ئەرکی حکوومەت ئەو کارە دەکات من حاڵی هەم لە جوانێکی تووڕە هەر کارێ بیکە لەو لە حەزەدای گیانی لە خەتەردا نابێت ئێمە بڵێن تونند و تیژی ئەوە جوانان دەیکەن مەیکەن ئەوە قسە نییە ئەوە لەتمەلێدان لەو حرەکەتەیە بەڵام دەبێت بزانین کە بەرەو حرەکەتێکی ناخاستە کە ئێستا مەجای نییە نەگەیشتووە ئەو بەزەرەی ئەو حرەکەت و بزوتنەوەیمان تەواو بێت تاو جێگای بە حیزبەکانیش دەگەڕێتەوە بە نظری من حیزبەکان دەبێت هاوتەریک بن لەگەڵ ئەو خەباتی کە لە ناوە هەیە نشتی زیاتر لەوەی کە هەیە نشتی کەمتر لەوەی کە ئەوان بەڕبسن ئەو ڕۆحی هاوکاریە کە لەوێ هەیە لە ناو حیزبەکانە بەهۆی پاوانخوازیەوە دروست نەبووە منکردن و حیزبێنەکردن و دەبێت بەری ئەو جۆرەشتانە بگرین دەبێت بەری ئەوە بگرین کە جمهوری ئیسلامی بێوێ ئەو خەباتە بەرحەقە بخات ئەو دیوسنوورەکانەوە کە ئەوە حیزبەکانن خەریکن مەسەلەن یەکێ لەو شتانە خەباتی چەکداریە ئێستا کاتی نییە ئێستا دەستبردن بۆ چەک ئێستا هێزی چەکدار ناردنەوە ئێستا عملیاتی چەکداری کردن بە زەرەری ئەو بزوتنەوە تەواو دەبێت جمهوری ئیسلامی تۆڵەکەی لە ناوە دەکاتەوە هەر نەبێ لاقل دێوەکو چەند هەفتە لەوە پێشتر بارگای هەموو حیزبەکان ئەو نتمە و زەرەر و زیانانە دەگەێنێ زمانی تەبلیغات مهمەکە هەم لە لایەکەوە لەتمە لە بزوتنەوەکە نەدەی چۆن تەبلیغاتی پێواکەی هەم لە لایەکیشەوە لە بەرابەری خودی دوژمنیشە چۆن بتوانانی قسە بکەی هەڵوێز بگری توانن دنیای دەرەوە زۆر مهمە ئێستا ئەو خەباتێک کە ئوروپای گرتووە ئەمریکای گرتووە کەنەدا ئوسترالیا کاناڵیزەی بکەن حیزبەکان بتوان حزوریان بێت لەوێشە زۆر جار دەبینی شەڕی پەرچەمە شەڕی ئاڵاکانێکە لەگەڵ یەکتری خەریکە دەکرێت ڕنگدانەوەی فکرێتی حیزبەکانە ئەوەش بە باوەڕی من و خاڵێکی تر من بەلام و مهمە ئەوەیە کە هەر لە ئێستەوە تەفاهم ناڵێم هیچ حیزبێک استراتێژی خۆی لە فەرامۆش بکات بەرنامەی خۆی سیاسەتی خۆی فکری خۆی هەرچێکی هەیەی من بۆ خۆمانمان هەیە بۆ کۆمەلگامان هەیە بەڵام لەسەر کۆمەڵێشت کە دوایی کێشەی لێ دروستە بێ دوایی زەرەر دەگەێنێت بەو حرەکەتەمان ئەگەر ئێستا تەفاهمی تێدانەکەین دەبێت لەسەر ئەوانە تەفاهم بکرێت ئەس جملە ئیدارەی دواڕۆژی کوردستان و حاکمیت ئەمری خەڵکە ئەس جملە مەسئلەی بەرابەری و ئازادی و مافی ژنان و کەمایەتیەکان و هەمووی ئەوانە ئەس جملە دەستنەبردن بۆ چەک لە جێرە و کێشەکانی ناوخۆیە کە حیزبەکان بە یەکتریەوە هەیەە ئەو پاوانخوازی حیزبی هەمووی ئەوانش ئەو شتانەیە کە ئێمە ئەرزیشم کردی ئەم ڕێگاکارمان بۆی بووە بەرنامەمان بۆی بووە لەگەڵ حیزبەکان تەرحمان کردووە پێم ما بێەوەی ئەو کارانەیە کە حیزبەکان زۆر تەپەن خاڵی تر هێستا مەجای بەرنامەکەتان کەمە ناتوانین دانەدانە لەسەر هەمووی ئەوانە قسە بکەین بەڵام دەبێت ئەو ڕۆحی پاوانخوازیە دوور بکرێتەوە جنبشەکە ئەولەویە تابێ ئەگەر ئێمە جنبشەکەمان بینی ئەو بزوتنەوەی بەهێز بێت تەقوێت بێ ئەگەر ئێمە حیزبێکی خەڵکی بین ناو دڵی و خەڵکەدا بین بە دڵنیاییەوە تەقوێت دەبین ئەگەر حیزبێکی حاشیەش بی دەکەویتە پاراوێزی ڕووداوەکانەوە کەس حسابت بۆ ناکە